بەڵێ بۆ قسەکردن لەسەر هەمان پرس ئازادی ڕادەربڕین لە سلێمانی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان لەو شارە لە ئستۆدیۆ بارزان علی حەمە ڕۆژنامەنووس میوانمانە. بارزان بەخێر بێ. بخێر هاتن سەر di 24 demjimêran da havêtina du rojnamavanan bû zindanê li Slêmaniyê weke rojnamavanek hîn çawa şirû vetke لە 24 کاتژمێرە سێ ڕۆژنامەنووس دەستگیر کراوە گەر لە 24 کاتژمێر لە سێ کاتژمێرە 24 ڕۆژنامەنووسیش دەستگیر کرایە لە سلێمانی من هەر سەرسام نابووم. عادەتەن ئەو جاڕێی کە داوێتی لەبارەی ئازادی و دیموکراسی و ئەوانە ئەوە سەرسامم دەکات. تۆ چەندت پێ خۆشە خەڵک بگرە، چەندت حەزت لێ توانی خەڵک بگری، چکە ئیشەکەت ئەوای لاتوە. تۆ دەبینی چوار قۆناغی ئێمە حکومڕانیمانەیە لە سلێمان، حکومڕانیەکمانەیە سکرتارێتی مام جەلال حکومەکە هێزەکانی ئەو قۆناغی دواتر دێ مام جەلال دەچێتە بەغدا و قۆناغی دووەم قۆناغی حکومڕانی فەرماندەیی گشتی یەکێتی دوای فەرماندەیش عەز لە کرێات چوزانم کەمەکرێتەوە قۆناغی حکومڕانی دژەتیرۆر دێ ئێستا قۆناغی دژەتیرۆرش تێپەڕیەوە هاتۆتە سەر قۆناغی حکومڕانی کۆماندۆ. تفسیری ئازادیم بۆ ناکرێ، ینی مەسەڵەن باز لە کۆماندۆ بکەم، باز لە دژەتیرۆر بکەم، باز لە هەرگیز ڕاستی ئەمێ بڵم هەرگیز یەکێتی وەکو حیزب لە سلێمانی حکمی نەکردووە. هەمیشە کۆمەڵی عەسکەر حکمیان کردووە، کۆمەڵی کەس لە بەرزایەکانەوە ساون و فەرمانیان دەرکردووە، ڕۆژە عەقیدەیەک کە هەمووشتی بەدەستە، ڕۆژە لیوایەک بەدەستێتی، ڕۆژە ئەم تەنزیمە سیاسیە وا دەکا سەرسام نەبم نە لە کاتژمێرێکە لە 24 کاتژمێرە سێ کەس بژیرێ، لە سێ کاتژمێرە 24 و زیاتریش خەڵک بژیرێ، هەمووشی ڕۆژنامەنووسی ناسراویش من سەرسام نابم. تەنها بۆ سەرسامە بم طبعا سەرسامێکی زۆرم هەیە بەیەکێتی، دەتوانێت بتگرێ دیموکراسیەکەی هیچ لەکەدار نەبێ، دەتوانێت بتخاتە سجنەوە بە هیچ شێوێ لەسەر ئازادەکەی نەکەوێ، دەتوانێت کە لە بچێتکە بە زاڵم حساب نەبێ، دەتکوژێ نابێ بە تیرۆ. زۆر سێرە حەزبێکی نمونەیە مێژی بەژێرێ دڵدەرەوە لەم جۆرە حکومڕانیە نابینی کە لە سلێمانیا هەیە. هەموو ئەوانی لە دەرەوەی خۆی دەتوانێت تەفسیری جۆراوجۆری بۆ بدۆزێتەوە، هەموو ئەو خەڵکە هەموو دنیا دیکتاتۆرە، هەموو نظامێ لە دەرەوەی کۆیە، یعنی لە دەرەوەی جێگەڵە هیچ نظامێک نییە بەقەت ئەم یۆنانەی کە زاماوە دروستانگە بەقەت ئەم یۆنانە فەلسفەی تیابم یۆنانی کە مەسەلەن دەباشان و زام دوو بنەماڵە و کۆمەڵە عیلە حکمڕانی دەکەن. حەز ناکەم بە توندی قسە بکەم لەسەر دۆخی ڕۆژنامەنووسی لە منتیقە. ئەو دۆخی کە ئێستا لە سلێمانی هەیە ئەوەی کە تۆ باسی کرد بەو قۆناغانەی لە سکرتارێتی مام جەلال خوا لێ خۆش بێت تا ئێستا هەر وەکو ئێستا بۆ یان لە سەرەتا لەو سەرەتا باش بوو قۆناغ بە قۆناغ خراب بوو؟ نا ئەڵبەتە لە سەردەمی خوا لە خۆش بوو مام جەلالە دیموکراسیەک ئەوەی کە جارە درا تقریباً تەشبیەک ئەکرا لەگەڵ دیموکراسی حەقیقیە دەتوانی جملەی ناشرین هەیە تۆزێ ناخۆشە پێم عیبە لێرا بێڵم، یعنی کاتێ لە سلێمانی ئەگەر شتێکت لێ بکرێ بێڵم ببورن لوشکەیەکت لێ بدرێ ساحێبی گوێ درێژەکە دیار نییە، تۆ نازانی ئێستا بە کێ بڵێ کاکە ئەو وام لێ یەکرێ. مشکلەی ئەساسی لێرە مشکلە ئەساسیەکە ئەوەیە تۆ نەخاوەنی ئەوە دیارە مەسەلەن تۆ قسەی لەگەڵکەی بڵێ کاکە دیموکراسیەکەی کە جارت داوە لە مەترسیایە نە مؤسسەی تیاماوە، ینی پێشان مؤسسە هەبوو، تۆ لانی کەم دەتوانی بەسەرکردەیەکی شێتی بڵێ کاکە بە ئازادی ڕادەربڕین وای لێ نەکرێ. بەڵام ئەوەی کە زۆر گرفتە ئەو تەفسیرە سیاسی عەسکەریەیە، خۆ تەفسیری سیاسیش ناگرێت، تەفسیر عەسکەریە. تۆ لەناو کۆمەڵگەیەکی عەسکەریە لەناو منەظەمەیەکی عەسکەریە ناتوانی تەفسیری ئازادی بۆ بدۆزیتەوە، ناتوانی پێم بڵێ یعنی بۆچی ئەوەندە ڕۆژنامەنووس دەستگیرەکرێت. من سەرسامم بە یەکێتی کە دیموکراسیەکەی لەکەدار نابێگەر بشکوژێ، یعنی دەتوانێت هەر لە دەرەوەی خۆی هەر کەسێ بکەوێتە دەرەوەی منزومەی سیاسی منزومەی عەسکەری خۆی هەر کەسێ بکەوێتە دەرەوەی ئەوەی تر جاسووسە خراپە پیسە ڕۆژنامەنووس نییە، بەس هەر کاتیتە ناو منزومەکەوەی دیت و هەموو شتێک دەوگرێتەوە ئەوەی خۆی دەیکا هەر لەگەڵ خۆی بکرێت و دنیا خراپ دەکات، دنیا لێ تێدەگەێنێ منەزەما دێنێتە سەر خەت ڕۆژنامە خۆپشاندان دەکات. بەڵام دیموکراسیەکەی ئەو تەناو ئەزانی چین جۆن ئۆن لە کۆریای باکوور ئەگەر لەگەڵی بی باشە لەگەڵ ئەو بی باشە، هۆشیمینە لەگەڵ یابوویتایە باش بوو، سەدام حوسێن بۆ دیکتاتۆری خۆی و لەگەڵ یابوویتایە باش بوو. ئەزانی ئازادی و دیموکراسیەکە ئەویش باسەکەش تەشبیه ڕێک ئەو ئازادی و دیموکراسیە ئەبێ لەگەڵی بی ئەنجا ئازادێگە شمولتەکە ئەبێ لەگەڵی بی جا ئەکەویتە ناو منزومەی دیموکراسی. دیکتاتۆریەت دەست هەڵاتە دیکتاتۆری ئەقڵا، دیکتاتۆری پێویستی بە لۆجیکە، پێویستی بە پرەنسیپی ئەقلانیە. مەسەلەن تۆ ناتوانێت بڵێ دیکتاتۆرەوە ئەو ستەمکارە ئەو پێشێلکارە، ئەو حیزبێکی مەسەلە دەرەبەگە نەک حیزب ئەلبەتە ببوورە بۆ حیزبەکە.
حزب حكم ناكا يك تاريخا بيبل يك روشن بيبل لتاريخ الإسلامانية لدروي كويبو لا وبلين يشتي حكمي كردو يشتي كوا حكمي كردو كوا ملبند حكمك كوا مسألة كوميتا حكمك أما أنا حكمي أنا كردو هميشة مؤسسات عسكرية حكمي كردو يعني أول جيرة ونازم شيء أو مؤسسات عسكرية سرب حزبينينا باسر بحزبه بلان خو حزبك ايش سر بابا كوملا كسا او كوملا كسا قرار استا مثلا بريس كاك بافل دتواني چەند کەس لە زیندان هەمووی بێنێتە دەرەوە ئەتوانێ ئەم شۆ قەرار بە چەند کەس لە سلێمانی ڕۆژنامەسامی بژیرێ ئەم مشکلەیە زۆر کێشە خۆ من هەر پێم ناخۆش ئاوا قسە دەکەین تەنزیمەیەکی چوزام جوگرافی دروست دەکەین ئازادی لەوێ نیە و لێرە هەیە یا لێرە ئەو شتێ ئێمە دەڵێن ئەوانیش دەیڵێن لەسەر ئێمە یعنی لەسەر ئەم سنوورە دەیڵێن ئەو گرفتە گەورەکە گرفتی تەفسیری ئازادیە یعنی سندیکایەکی هەیە سندیکای ڕۆژنامەنووسانە بۆ داکۆچی لە ڕۆژنامەنووسان ئەگەر لە دژە تیرۆر لە چوزانم لە دەباشان لە ئەوە بە کاروان ئەنوەر بڵێن کە بڵێن کاکە ئەو ڕۆژنامەنووسەمان گوتو تۆ بڵێ حەقە بیگرین ئەم تەفسیرێکت بۆ دادەڕێژێ کە تا حەقە بگیرێ هەر بە درێژایی ئەوانە دوو ڕۆژنامەنووسی بوارنی وزەیە دەستگایەکەی جیران عینم پرەنسیب بوو یعنی هەر کەسێ بگیرێ حقیقەتێکی بۆ دۆستنەوە مافی ئەوەی بگیرێ یعنی هەر کەسێ لە سنووری ئەو دیودەگەڵە بگیرێ ئیدی کۆمەڵێ بەڵگە و کۆمەڵێ ئەویان هەیە پرەنسیپیان دروست کردووە تاوا تۆ حەقە بگیرێ بەس لەم دیودەگەڵە بگیرێ ئەو هیچ شمولێ ناکات گرفتم لەگەڵ ئەو هێزە حکومڕانە ئەو لەگەڵ ئەو کۆمەڵە میگزەمینیە ئەسانی کۆمەڵە میگزەمینیە حکومڕانی نییە کۆمەڵە میگزەمینی و مسلحە و پیکاب و ئەمە حکومەکە کاتێک ئەمانە دێنە سەر حکوم تۆ نازانی چ زمانێکیان لەگەڵا بەکاربێنی بڵێ کاکە داواکەم چێ بەڕێزا ئەو من داواکەم کاکە سەیری کام کامێرەکەم داواکەم ئەو ڕۆژنامەنووسانە بە ناوی چێ بێنم بڵێم بەڕێز چێ ئەو ئازادە یعنی چکە تۆ نازانی شێگرتوێتی یعنی مەسەلەن خاوەنی حکمڕانیەکە دیار نییە حدی فرێشوەخە حکمڕانیەک ئاغای هەبێ ئاغاکە دیار بێت لە لێرە کەسی گیرا واقعان دیارە پارتی گرتی بارزان ئێستا شە نەفێری دەستەواژەیەک بوون ئەڵێن ئەو دەڤەرە کۆریای باکوورە کۆریای باشوورێرە کۆریای باکوورە گویا لە هەولێر و بادینان نە ئازادی هەیە نە هیچ شتێک هەیە و لە هەنە بارودۆخیشە کە ئینسانێک لێرە پێی لە بەردی هەڵکەوەیکەن بە هەڵە دەستگاکانی ڕاگەاندن بەشێکی زۆریان دێنە سەرخەت لە هەولێر واکرا دەستگامنیەکانی هەولێر ئەمایان کرد دەستگامنیەکانی هەندێک جار ئەڵێن پارتی ئەویان کرد بۆ ئەوەی لە هەولێر و بادینان ڕۆدا بەو چاوە ئەیبینن بەڵام ئەوی لە سلێمانی ڕۆدا بەو شێوێ نایبینن خۆ پێشەوەی وەڵامیەوە بدەمە هەر پێم خۆش نییە مەسەلە لە هەولێر ژوار ڕوودا پێم خۆش نییە ئەسڵەن کەسێک لە هەولێر ڕۆژنامەنووسێک قاچی لە بەردێ بگیرێ و بجەنا بدوێتە هەر خۆش نییە ئەمە ڕوودا ئێمە باز لە منزومەیەکی سیاسی دیموکراسیەکەین ئێمە هەموو خەبات و چوزام قوربانی ئەو هەموو شتەی باسێکین لەسەر مافی ئینسان و کەرامەتی ئینسان هەوڵمان بۆ داوا بۆی بگەینە ئەوێ یعنی چی تۆ لەو دی کۆیە بژیرەی يعني اگر کسی بدلی نبه او پی خوش چونی پی خوشوات تفسیری برانبرکه یکا يعني حریفی هیچ شيء نیه خو مثلا حکمرانی کی او برزانه حکمرانی مثلا حکمرانی میگزمینی او حکمرانی مسلحه حریفی هیچ کسی نیه يعني تو بو نمونه بیرکات و بوصل بلا لچیچم هر خوی کا مثلا خوی کا بحریفی تو بحریفی هولر اتواني بلا السويسرا ديمقراطيه نا عبيركاتو وصل لا الاسلاماني ازادي مانيه ازادي شي چوزام لسنوري سوالك لغير الروجنامه نوساني ك يا معاشكان لا خويان يا چوزام سيبري خويان يا كومل خلق نزيق لخويان هيج كسي كتر ناغريت يعني من بو خمس كات روش هيج كات او ازادي جاردرا او ديمقراطي جاردرا ولا اسلاماني تاريخي يدورو دريش انا وتبر او هم ورقه وجريدان لسلبارو دركردو او مو بيامان ما في تاريخ ونسين ازادي ديمقراطي غوراني بسرالن سروديانه لسري توسي جوله سرودەکانی شتی بگرە بەڕاستی سرودەکانی هەمووی یۆنانە ئەوەی باسێکات سویسرایە بەڕاستی سرودەکەی گوێ لێ بگرێت تۆڵی من کە بڕۆمە و دیودێگەڵە چوومەتە سویسرا و بۆ ئازادی بۆ دیموکراسی بەڵام نادگرێتەوە کێشەکە ئەوەی من دیموکراسیەکەم خۆش دەوێت حەزم لە دیموکراسیەکە تۆش بگرێتەوە ئەگەر تەنانە دژیشم بی ئەبێ ئەو دیموکراسی جاڕدا هەموو کەس بگرێتەوە بۆ تەوێت لە پارتی چی تۆ ناڵی پارتی دیکتاتۆرە و کۆریای باکوور بۆ تەوێت لەو بچی بۆ خەڵکە گری ئەسڵ نەبوو ئەو دیموکراسی جاڕداوە دەبووی سە زیندانە نەبووە ئەبوو دەکە لە بچە بە 250 دینار بووە لە سلێمانی لەبەرەوەی کە تۆ باسی ئازادی کردو باسی دیموکراسیەکی وات کردو کە لە سویسراش نییە ئەی ئەم خەڵکە بۆ ژیرێ هەموو دوانێکی بۆ دۆزی یعنی خۆ ئاساییە تۆ سەردەمی سەدامش بە قانونە ژیرەی لە سەردەمی سەدام بە قانون ئیعدامەکرا محکەمەی سەورە قانونی هەبوو لە بەردەسای ئیعدامەکە مەسەلەحاوەی گرتی کە لە بچەی هەبوو چۆن پێمەڵی دیموکراسیەکەی تۆ دیموکراسیەکی گشتگیرە دیموکراسیەکە دەبێ هەموو کەسێ بگرێتەوە دیموکراسیەکە دەبێ پارتیش بگرێتەوە ڕقی لە پارتیە تۆ توتە پارتی خراپە دیکتاتۆرە ئەوە ناقەت چێ بەسەر بۆ تۆ لەو بچیت
پێت وایە خەڵک لە هەولێر کۆریای باکوورە لەو مەچوو ئەسڵ لەو مەچوو تۆ دیموکراسیەکە جاڕداوە و دیموکراسی دەبێ هەمومان بگرێتەوە بۆ خەڵکەگری بۆ ئەسڵ مەمنوع بەپێی یاساکە دیموکراسیەکەی جاڕدا مەمنوع ئەم شەو خەڵک لە زیندان بێ تەنانەت بەڕاستی و دیموکراسی جاڕیانە نابێت لا خۆریش بژیرێت بەس بازم بە کورتی ئێستا دوای قسانە کە لێرە کرد دەتوانی بچیەوە سلێمانی 4 ساڵە نات ئەسان هیچ ئەوەیە مشکلە ئەم پرسیارێکی معقول بوو ئێستا چێ دەڵێ چێ و توێتی ئەدگرین ئەزانی نازانی دەڵێ چێ و توێتی ئێمە دەدگرین چێ دەشکاتۆ لەسەرە نەمشکلت دەیە هیچ شتێکت نییە بەڵام دەڕۆی دەگیرەی یعنی کاکە چێ دەیگودە و دو ڕۆژنامە نووسە کاک سەرتی پوان لە بووە ڕۆشتن و سلێمانی شتیانە بوو هیچ ئەویان لەسرە بووسکاڵای چێوتی دەگیرێن خۆ نازانی دەڕۆی دەگیرەی کاکە ئەزانیی سەرۆشی مؤسسەی استخباراتەکەی داتوانێت بچێت بۆ سلێمانی تۆ بۆ من بنێریتەوە بۆ سلێمانی سەبم گرن ناچمەوە کاک بارزان علی هەمە ڕۆژنامە نویس ڕۆژنامە نویس گەلەک سپاس سپاس خێراتی بەرز سپاس